بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. توري كما لبانيلي أمشو بيك وجدك إلا بريس دكتور عبد الله حداد لجينا ونشاني يهود لقرآن دا بابرزيان فرمان. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. لا سرثادا لخواي قرد بارينو مجلس كمان بمجلس ذكر قبول بكاو سكينة آرام بخاتنا عبد الله درون مانو برحمة خويداما بوشيو ملائكة برزكان بجداري دانشنا كمان بكانو رب العالمين لما لولا على باس مامكا وكو باسي أو سبحانه وتعالى وباس بيغمبر كيدا كين صلى الله عليه وسلم. وزور خوشحان بأمدبوني برستان بتايبتي زناد ما وستعاليو أو بلا بريزاني كالقلي هاتن ووستان بزو وراستيش أمدبوني جنابي ما وستا إحياء زور خوش كردين يا أخوة بخير بن بريزان ديالا أو قرآني كخوي قول سبحانه وتعالى وكو قولتين رحمة لبو إيميدا بزاندية هيش تيقنية كتيدا باس نكرابتن بتايبتي أو شتانك هيوستا بدنيا وقيامتي بندا وياخد بعبارتيش أو شتانك نفعي دنيا وقيامت ماني تيدا خوي قول سبحانه وتعالى دس نشاني كردية وأو شتانك وبزرري دنيا وقيامت ما تواضوي بهمان شي وخوي قول لي آقاداري كردينوا لو يوكو خوي سبحانه وتعالى سورة أن حدث ونزلنا عليك الكتاب تبيانا لكل شيء تبيانا لكل شيء لبوه مشتك خوي قول سبحانه وتعالى لبوه مروني كرتو لو قرآن ولا سورة الأنعام دفن ما فرطنا في الكتاب من شيء هيش تكنية لو كتاب باس نكرابي طبعا بدو تفسير لك دريتو فتفسير شان بلوح المحفوظ أو كتابهاتيا بتفسير دوميش بمعنى قرآن دي كهموش تشلي باس كرابي ديارا يقلو بابا تقرنقانش كوا أمتي إسلام بي مبتلا بوا مسألة يهودة براستي لو يتمشادك إلى قرآن بيروز باس كردني بني إسرائيل ياخد باس كردني يهود بانتاية شيزور لقرآن بيروز قرتية لبردو سببيش والله أعلم يكام آقادان ما ذكاتوا أو صفاتاني أو أفعالاني أو أقوالاني كأوان أنزام ياندا كبوا ماي أوي كرب العالمين غضب يان لي بقري تاوكو إما أقدار بكاتو أقرنا إيمش دوساري همان نتيزة دبينوا كخواي قولة سبحانه وتعالى لعنتي لي كردينا غضبي لي قرتينا إلى آخر لواني كوا كميك تفصيلي في الدين وهلوها حكمتي دوميج والله أعلم أويكوا أو أمتا هل لسرتاي دروزبوني لمدينة لسردستي پیغمبر صلى الله عليه وسلم هتاوكو استاو وهتاوكو رجل قيامتش مبتلا بويكوا معاصرة لقل بني إسرائيل لو يا أخوي قول سبحانه وتعالى أو اندب وردي باس ياندك آقادار ما عندك توتاوكو دجمنا كمان بناسين براستي أو كافيك روجي بلاي كمي حفدزار وكو ركن يشيلويش كسورة الفاتحة دعوة لرب العالمين دكين اهدنا الصراط المستقيم أو صراط المستقيمي كوا ريقاي من الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين غير المغضوب عليهم ولا الضالين أو صراط المستقيمي كوا زيايا للرجاء أوانيك الله تعالى غضبي لقرتينا لوانيك وقمرابوينا بتفسير پیغمبر صلى الله عليه وسلم كوا أويك غضبي لجيرا نموني أوانيك غضبيان لجيرا فيش هميان ولسروي هميان يهود زولك أواني ديكش نصراني كان كوا قمرابوينا تمشاهد كي برزان لقرآن مكي لو كاتاني كهشتا پیغمبر صلى الله عليه وسلم لقل أصحاب هشتا هجرتيان نكردي برو مدينة ومعلوم جنابشتانك ولمكا أجر أهل كتاب بجولك وبديان وهبوشن أجر بوبن أو تاك بونا مالهم خواي قول سبحانه وتعالى كعالمي غيب الشهادة كدزاني باشي سنصالك
مسلمانان بقيادي في صلى الله عليه وسلم هجرت دكروا دولة إسلام لمدينة دادا مزري خوي جورة دزاني كلوين دري كو مبتلا دبن بجولك بتايبتي لو يتمشارك لقرآن مكيش لقرآن مكيش زور باسي أهل كتاب كرايا تمشارك لا همو قرآن بيروس سطو سيو شجزار باسي موسى كرا عليه الصلاة والسلام لو سطو سيو ششي سطو بستدو زار لقرآن مكية أو كي ذكر لمدينة وأوي كوازيقاي تبينيشا لقرآن مكي خواهي قرباسي يهود ناكا يعني ناوي يهود نايني بلكو ببني إسرائيل وصفيان دكا وهروها هندي لايني إيجابي شيان باز دكا وكزانان دفرمي طمعا في إيمانهم لو أنا خواهي قرب سبحانه وتعالى كببني إسرائيل باسيان دكا معلوم جناب تانكوات تنسيب لكرين سر إسرائيل شيء يعقوبي كري إسحاقي كري إبراهيم عليهم الصلاة والسلام كوات الشرف يش قولي كوان ندرينا قال يعقوب عليه الصلاة والسلام بمعنى العبد الصالح إسرائيل وهل أخوائي الوصف عندك وتمت كلمة ربك الحسنى على بني إسرائيل بما صبروا أخوائي الوصف صبري عندك وجعلنا منهم أئمة يهدون بأمرنا لما صبروا وكانوا بآياتنا يوقنون خواهي وصفي عن دكاتر براستي بلام لقل أواش هر عيني لا سورة مكية كان خواهي قول آماجا بهندق لقباحات كان عن دكاتر تاوكو إيمان داران زور متفائل نبن كوانا راست أهل كتاب راست صبريان قلتيا راست تنسيب دكرين سر إسرائيل عليه الصلاة والسلام بلام لقل أواش هيوست حزريان اللي وربقرن لو أنا كسانك لسورة مكية كان كخواي قرباسي عندك تمشاي بأدبيا كبرانبر بموسى عليه الصلاة والسلام أوذينا من قبل أن تأتينا ومن بعد ما جئتنا فيش أوي أتوبي هل إيشو آزار بينا أتوش هاتي هل إيشو آزاري سبحان الله كاتي كوا خواي قرب سبحانه وتعالى فضلي لقل عندك كاتي بقيادي موسى عليه الصلاة والسلام جيش فرعون بدوان دان يتر خواهي قولكم معجزيك أو زيشاء أو بحريان لبو شق دكا لنا أو بحر دا دبرنوا لدواي أوان فرعون دي بخوبة زي شكي خواهي قول لبيش سابي أوان فرعون زي شكي هموي غرق دكا هشتا بتواتي لأو نبرينوا هشتا وكولا قول شمايم عليها تيكا دالي هشتا بيان وشق نببوا أتوا على قوم يعكفون على أصنام لهم قالوا يا موسى اجعل لنا إلها كما لهم آلهة بموسى دانا كبلاي قوم يقدادرون أو قوما بتو صنمي عندنا كدي برستن يا موسى اي مجدماني اوها رمزك مان هبلي بخوايا كمان وكو اوان رمزيان هي سبحان الله قال إنكم قوم تجهلون نك جاهلين تجهلون خوتان نفام دكن خوتان جاهل دكن إتنا وأنا كسانكن براستي وكخواي جور سبحانه وتعالى باسي عند كاتك موسى عليه الصلاة والسلام لدواي لناوتسوني فرعون خواي جور سبحانه وتعالى ميقاتش لو تحديد دكا كسل روجا لبوي كوا توراتي بيب بخشي سل روج ليان دور دكا وتوا حتى دقرته دبيني اجلك دبرستن قول كيك دبرستن سبحان الله يعني وكودلي إيمان داران زوريان بيسير بو بتايبتي لمكة 13 سال لنا أوهمو إيشو آزارو ناخوش يبون سبا خاليان دانا دهت بهيج شيويك لابدا لو عقيدة توحيديك لرقاي بيغنبروا صلى الله عليه وسلم في ربوين كتسي أوان بتسرج بزيهشتني موسى عليه الصلاة والسلام حتى قراوا قول كيك ده فرستن يعكفون على واتخذوا من حليهم عجلا جسدا له خوار سبحان الله هلا باب القرآن مكي باسي دكاتن وهروها هر أوان بون خوي سبحانه وتعالى وكباسي عندك عيني لقرآن مكي دفرمي واسألهم عن القرية التي كانت حاضرة البحر إذ تأتيهم حيتان يوم سبتهم شرعا ويوم لا تأتيهم كذلك نبلوهم بما كانوا يفسقون
كاتە باس خی گەورە سوبحانەهو وتعالە باس لە ئەصحاب السەبتیش دەکا کەوا بە کورتی معلومی جەنابتانە کە کەسانێک بوون لە لێواری دەریادا دەژیان لە شاتیء بووینە خی گەورە ئیبتلایان دەکا بەوەی کەوە ڕۆژی شەموان نابی ڕاو ماسی بکەن خی گەوری ئیبتلایان دەکا بەس ڕۆژی شەموان زیاتر ماسی دێتە کەنار ئاوەکان ڕۆژەکانی کە بە دوور دەکەوتەوە لە کەناری دەریاکان کە ئەوان لێی نزیکن ئیتر هەستن ئەوان چ بکەن مەشهورن بەچی حیلە دەکەن لەگە دینی خوا سوبحانەهو وتعالە ئیتر خی گەورە هەموو ئەو باسان دەکاتن تاوەکو ئیمانداران کە لە داهاتوو لەگەڵیان دەژیان لە مەدینە شارەزای کەیدیان بن هەر لە قورئانی مەککیە خی گەورە سوبحانەهو وتعالە سوڕەتی ئەلئیسرا دادەبەزێنی سوڕەتی ئەلئیسراش بە هەمان شێوە ئەگەر تەماشا بکەی خی گەورە سوبحانەهو وتعالە باز لەوەی دەکاتن کەوە وقضينا إلى بني إسرائيل في الكتاب لتفسدون في الأرض مرتين ولتعلن علوا كبيرا دوو جاران فسادی گەورە دەکەن لەسەر ڕووی زەوی اینجا تەفسیلی پێدا لە ئاەتەکان هەر لە سوڕەتی ئەلئیسرا کەوا لە مەککەیدا بەزیە ئەو دوو جارە کە وەکو باڵێ مفەسرینی قوداما طبعا بە چەندین شێوە لێک درایتەوە بەڵام مفەسرینی قوداما دەکرێ بڵێن جمهوری مفەسرین لەسەر ئەوەنە کە ئەو دوو جارە هەردووک تێپەڕیە لە پێشی هاتنی ئیسلام ئەو دوو جارە هەردووک تێپەڕێ لە پێش هاتنی ئیسلام جاری یەکەم زیاتر بۆی لێک دەدەنەوە لە پاشی وەفاتی سولەیمان عەلەیه السەڵات وەسەلام بەنی ئیسرائیل ئەو توغیانەی کرد و خی گەورەش بوختونسڕی لەسەریان مسەڵەت کرد جاری دووەمیش لەو کاتانە بووە کەوا پێغەمبەرانیان کوشت وەکو یەحیا و زەکەریا و هەروەها هەولی کوشتنی عیساشیاندا عەلەیهیم السەڵات وەسەلام ئیتر لەو کاتەش خی گەورە ڕۆمانەکانی بەسەریان مسەڵەت کرد ئەو دووزار لە تاریخ تێپەڕیە بەڵام لە بۆی کەوا ئیمانداران حەدەری خۆیان وەربگرن دەفەرمی خی گەورە پێیان دەفەرمووین عودتم عودنا کەواتە ئەگەر جارێشکە گەڕانەوە سەر فەساد ئێمەش جارێشکە دەگەڕێینەوە سەرەوەی کەسانێکتان لەسەر مسەڵەت دەکەین کە ڕەجامان وایە ئەو جارە بیتر خی گەورە سوبحانەهو وتعالە ئەو توغیانەی ئەوان کۆتایی پێبینی و کەسانێکی ئیماندار لەسەریان مسەڵەت بکە بئیدنیه تعالە ئیتر ئەوە هەمووی لە قورئانی مەککیە بەڕاستی بەڵام لەگەڵ ئەوەش تەماشا دەکەی قورئان بەگشتی کاتێکەوە باس لە ئەهلی کتاب دەکاتن کە لە هەموو قورئانی مەککی یەک جار باسی ئەهلی کتاب کرا بەناو ئەوە کاینتر هەمووی لە باڵێ سوڕەتە مەدەنیەکانە لە سوڕەتە مەککیەکان تەنها لە سوڕەتی العنکەبوت ولا تجادل أهل الكتاب إلا بالتي هي أحسن لەوێن دەرێ باسیانی کردێ ئەوەی تر کە خی گەورە سوبحانەهو وتعالە بەگشتی باسییان دەکا لە ئەهلی کتاب رب العالمین بەو پەڕی ئینسافەوە باسییان دەکا کە ئێمە دەین باسییان دەکەین ئەو تاریخیان هەیە یاخود خی گەورە ئەو حەقەتیان باز دەکاتن بەرامبەر بە خوا سوبحانەهو وتعالە بەرامبەر بە پێغەمبەران بەرامبەر بە ئیمانداران بەڵام لەگەڵ ئەوەش خی گەورە بەو پەڕی ئینسافەوە باسییان دەکا ئەوەی کە باز دەکرێت لە خراپەکانیان ليسوا سواء من أهل الكتاب أمة قائمة يتلون آيات الله آناء الليل وهم يسجدون إلى آخر الآيات أوشيان تدا ياخذ لهر لباسي أو أن تفهمي ومن أهل الكتاب من أن تأمنه بقنطار يؤديه إليك يواشها ومنهم من تأمنه بدينار لا يؤديه إليك إلى ما دمت عليه قائمة كواتب راسي أو بري إنصاف إذا تمشادك إلى سورة مدنية كان زياتر خواهي الفصحيان دكاتن أو أنا قومي كان بەڕاستی کەسانێکن ئیفترا و درۆ و خیانەت سوبحان الله لە ناو خینیان بە هەموو لاشیاندا دەسوڕێتەوە پێش هەموو کەسێک بەرامبەر بەخوا سوبحانەهو وتعالە ئەو خوایەی سوبحانەهو وتعالە ئەو هەموو ناز و نیعمەتەی لەگەڵ کردینەکەوە لە چەندین جێگا دەفەرمی وأني فضلتكم على العالم ببني إسرائيل دفرمي بەڵام طبعا وەکو مفەسرین دەفەرمی فضلتكم على العالمين على عالمي زمانهم نەک بە مطلقی لەسەر عالمی زمانی خۆیان فعلا خی گەورە تەفضیلی کردبوون ئەو جا لەگەڵ ئەوەش بێئەدەبیان دەگاتە ڕادەیەک کە وەڵڵاهی ئەو شتانەی ئەوان گۆتیتیان بەرامبەر بە خی گەورە سوبحانەهو وتعالە ئەگەر قورئان نەبی و خی گەورە بۆ ئێمەی نەجێڕابتەوە وەڵڵاهی ئینسان زمانی ناگری باس بکە بە هەموو قەباحەتەوە دەڵێن وقالت اليهود عزير ابن الله جا خی گەورە سوبحانەهو وتعالە قاتلهم الله أنا يفكون بهمو قباحته وصف خواهي قردك سبحانه وتعالى بتي
وهو فقيرة والعياذ بالله. لقد سمع الله قول الذين قالوا إن الله فقير ونحن أغنياء. سبحان الله. بهمو قباحتي خويان، بهمو بأدبي خويان، وصفي خوي قول كان ببخل برزيلي والعياذ بالله. وقالت اليهود يد الله مغلولة، دستكاني بسرع والعياذ بالله نابخشي. أخوي يقول فرمي غلت أيديهم ولعنوا بما قالوا، غلت أيديهم ولعنوا بما قالوا بل يداه مبسوطتان ينفق كيف يشاء. سبحان الله. وهروها بوفر بأدبيوه باس لو إذا كان نحن أبناء الله وأحباؤه. سبحان الله. قل فلم يعذبكم بذنوبكم بل أنتم بشر ممن خلق. اتروا برامبر بخوا سبحانه وتعالى، برامبر بپیغمبران عليهم الصلاة والسلام، برامبر بپیغمبران مشهور بسي أوانا قتلة الأنبياء نوانا. كلما جاءهم رسول ما لا تهوى أنفسهم فريقا كذبوا وفريقا يقتلون. سبحان الله. هندي شان بدرو خستيت بدرو زانية، هندي شان كشتية. هر أوانا قاتلي يحيى عليه الصلاة والسلام، قاتلي عيسى، قاتلي زكريا عليه الصلاة والسلام. هر أوان بون هولي كشتني عيسى عليه الصلاة والسلام، بلام خواهي قولا شبه عيسى قصة سركسي شديكا أو ذا أوان بهمو قباحته بوفر جرأته بفكر شانا زيان دقو إنا قتلنا المسيح عيسى ابن مريم رسول الله. سبحان الله. يعني أو جرأتي إيما كشتمان كنشيان كشت طبعا وما قتلوا وما صلبوه ولكن شبه لهم، بلام بقباحته دانقو. يعني إنسان قناه تاوانيش بكا هوندا قبيح بي بفخروش بلي رسول الله بكا أما كشتمان دلي إنا قتلنا المسيح عيسى ابن مريم رسول الله. يتربان قتلي أنبيانا يعني تسيليان تاوروان ذكري. سبحان الله. و لباشا واش تمشاذك موقفي عن برامبر بإيمان داران وكو آتي كاغامان شخين ديو خواهي وصفي عندك لتجدن أشد الناس عداوة للذين آمنوا اليهود والذين أشركوا. اليهود والذين أشركوا. إيديخو همان دزاين لسيرة سنة بيغمبر صلى الله عليه وسلم مشركة كاني قريش تيان كل برامبر بيغمبر صلى الله عليه وسلم بلكو تيان نكر أوي ناكر لدى صلاة يعني ندهات أو ذا أخوة يقول دفر منا يهود لوان كيسترن لبونغو، يهود لوان دجمنترن لبونغو. لتجدن أشد الناس عداوة الذين آمنوا اليهود والذين أشركوا. أو يهودياني كوا غريبني استوى ذكاء خواهي يقول دفر ثم قست قلوبكم من بعد ذلك فهي كالحجارة أو أشد قسوة. وباس يهود براستي درقن ضغديان لبرجش رقتره أجانا والله كاكب جولكي مسلماني بس خو بشري يعني كل دست ديوهم تاواني بكي زور سيرة. وخوي سبحانه وتعالى دفن ألم يأن للذين آمنوا أن تخشع قلوبهم لذكر الله وما نزل من الحق ولا يكونوا كالذين أوتوا الكتاب من قبل فطال عليهم الأمد فقست قلوبهم. مشهور بدرقي وانا مشهور بدرقي. سبحان الله. حتى برامبر بكتاب خوي جور سبحانه وتعالى برامبر بكتاب خوي جور يحرفون الكلمة عن مواضعه. دائما تحريفي طبعا لفظي شيء ذكر تحريفي معناه شيء ذكر ببلغيت سندين آيات. وهروها خوي جور سبحانه وتعالى هل وصفي عند دفرميتن أو أنا كساني كان صفة خرابه. سبحان الله. وأكلهم الربا ربا خورن. سبحان الله. يعني أنت مشارك استاش تجارتي الربا لسر مستوى هم دنيا هر أوان ديكن هر أوان الإداري دكن هر أوان الإداري دكن. سبحان الله. إلى آخر لهم صفاتان كوا خوي سبحانه وتعالى باسيان دكا. بسم الله والصلاة والسلام على رسول الله. راستيكي دواي أم وتاني ما مصاو دواي باسي جولك للقرآن هم قصي يثر بإنصافي ناقم أقولهم زيادة شونك رونتر لقصي خوا وحقيقة لقصي خوا وشارزات لخوا ب تنانت ديتيل ناو دروني جولكش نابيرين
ئێمە زۆری نەمان ئەو ئاەتانەمان لە تەمەنمانە پێشتر خوێندوێتەوە بەس بڕواتانە بێ لە دوای 7 ئۆکتۆبرەوە ئەتوانم بڵێن وەڵامەکانیمان وەرگرتووە. چۆن ئێمە جوولەکە خراپترە بینی لە کاتێک ئەمە چەند شەڕی بەنی قوڕەیزە وانە نەبێگەڵ جوولەکە هەر بەریەککەوتنمان نەبووە تایسە. یعنی لە دوای مەدینەوە مسلمانان و جوولەکە بەریەککەوتنی ڕاستەخوایان نەبووە. ئەو هەموو شەڕە لە بینی مسلمانان و مەسیحی و خاچپەرستان ڕوویاوە، بەڵام خوا ئەزانێت یەهودی ڕقی و قوڵایی دەرونیانەیە بەرامبەر بە ئێمە تەنانەت لە مەسیحیش و ئەوانی تریش. و ئێستا بینیمان بە ئاشکرا ئەو حەقتدا ئەو ڕقە گەورەیە بینین کە چیەکەن. یان لەبەرەوە جگە لە قورئان لە هەر شوێنێکی ترەوە بڕۆین وێڵە بین، مەگەر ئەوەی بە دوای قورئان نابڕۆین و شتی تریش ببینین. چونکە قورئان نورە و غەیری ئەو نورە لەم کەونە تاریکە لەم جەنجاڵی ناو بەشەریەتە هیچ ڕووناکیەکی تر ناتوانێت ڕێگەمان پێ بشان بە. و ئەوەش تەوەرەی ئەم باسەیە کە باسی پەروەردە و کە باسی غەزەیە. تەبەن من زۆر خۆشحاڵم بەوەی کە لەوێەوە هاتووم بۆ ئێرە بەس ئەمەنە بەسە کە لەوانەی تۆفانی ئەقسا فێر ببین، ئەو چوارچێوانەی کە وەهمین بۆ خۆمان دروست کردووە، تر چوارچێوەی فکریە، سنووری حیزبیە، نازانم شارە، بیرکردنەوە و فکری، هەموو ئەو شتانە لە ئەقسا و لە تۆفانی ئەقسا هەموو هەڵکەنرا. هەموو سەر زەوی ئێستا یەک تەوەجوهە. هەموو مسلمانان ئێستا نابینێ ئەو جیاوازی چییە؟ هەموومان دانیشتووە باش ئێمە جیاوازیمان چی بوو؟ سێرەگەی هەموو ئەو شتە وەهمیانەی دروست کرابوون، بەشێکی خۆمان، بەشێکی دەرونی بەشەری و منافەسەی ئینسانی، بەشێکی زایۆنی بۆی دروست کردوین کە تۆ کوردی حەقی عەرەب نەبێ، تۆ کوێیتیت حەقی سعودی و نەبێت، تۆ فەڵەستینیت حەقی عێراقیت نەبێت، تۆ خەڵکی ئیسە بێڵەنجێڵن تۆ خەڵکی کەرتی خۆراوای حەقی غەزە و نەبێت، لە غەزەڵن تۆ فەتحی حەقی حەماس نەبێت. ئەم شتە وەهمیانەی دروست کرابوون تۆفانی ئەقسا هەڵی ماڵی. من بە خۆشحاڵیەوە هاتنم بۆ ئێران ئەم وجوهە و ئەم برایەتیە کە تۆفانی ئەقسا بەرهەمیێناوە، لەوانەکانی تۆفانی ئەقسایە بۆ خۆی زۆر زۆر گرنگە. لێتان ناشارمەوە ئاسانتر بۆ منەوەی لە شوێنەکەی خۆمان شتێکە نووسم 5,000 کەسیش بیبینێ. بەس دڵنیام هیچی بەقەی ئەوە گرنگ نابێت کە بە جیسم بێیت لەگەڵ کۆمەڵێ براتایەک ببینی و هیچیشی بەقەی ئەمە کاریگەری نامێنێتەوە. شتە نووسینەکان ئەبن بە خەیاڵە ڕۆن. حتا ئەم قسانەی ئیسەیگەین بڕواتانە بێ سەعاتێکی تر لێتان بپرسین ئێوەش نایزانن. خۆشمان لەوەچە بەو ڕێکە بۆمان نەوترێتەوە، بەڵام ئەوەی ئەمێنێتەوە ئەم ئەجوایی برایەتەیە، ئەم بەرهەمی برایەتەیە کە ئەی چێژیت بە فیزیایی و بە وجودی. بۆیە هاتوون لێرە دڵخۆش بین بێەوە و دڵی یەکتر خۆشکن ئینشەڵڵا. ڕاستیەکەی ئەوەی غەزە و ئەقسا و تۆفانی ئەقسا و 7 ئۆکتۆبەر جیاکاتەوە ئەوەیە کە شتێکی بۆ ئاشکرا کردین کە بریتێ لە مەوزوعی پەروەردە، کە ئەوەی ئەوان جیاکاتەوە باسەکە بەس بریتێ لە پەروەردە. و ئیسا ئەیبینین کە جیاوازی پەروەردە چه معجزەیەکی دروست کردووە لەوێ. و خاڵێکی زۆر زۆر گرنگیان بریتێ لە مەوزوعی پەروەردە کە پەروەردە ئیشی کێ لە کۆمەڵگا؟ ئافرەت، دایکانی ئێمە، خوشکانی ئێمە، کەسی ئێمە. هەر لەوێوەیە دوژمنانی ئیسلام یەکەم شوێن گرتویانە ئافرەتیان گرتووە. ئافرەتیان بەکارهێناوە دژمن و ئافرەتانمانیان گرتووە لە ڕووی فیکری و سەقافەیان تێگاوە، فیکرەی فیمینیستیان هێناوەتە مێشکی، خوشکی ئەمەیە، کەسی ئەمەیە، دۆستی ئەمەیە، سەرپۆش و حیجابیشە، بەڵام سێرەگەی زمانی لیبرالیە، زمانی فیکری ئەوروپیە پەروەردەکەی تێک چووە. باسی چیەکە زۆربەی کات؟ باسی وەڵامێ مناڵەکانمان چەند بێ عەدەدی کەم بێتەوە. ئەوە فیکرەیەکی غەربیە. لە غەزا ئەمە وجودی نییە. لە غەزا ئافرەتانیان بە جۆرێ پەروەردە بوون و ئەوانن دافعی ئەو هەموو سەربەرزەی کە ئێستا لە غەزا ڕوایە. ژمارەی شەهیدەکان چەنە ئێستا؟ ژمارەی لە دایکبوونی مناڵ لەم فەترە زیاتر بوو. زیاترە لە ژمارە شەهیدەکان. ئەو فکرە ینی ئافرەتی ئێمە کە گیراوە لەوێ ئافرەتیان نەگیراوە. جا تەبعەن ئەمە زۆر گرنگە، چونکە ئافرەت چییە؟ دایکە، خوشکە، هاوسەرە، کچە. ئەو چوار کەسەی کە کاریگەری گەورەیانە لەسەر پیاوەکان. منەبێ قسەیەکی سایکۆلۆژی بکەم کە ئێمەی پیاو
بە جددی بەلامانەوە گرنگە چۆن زۆرترین سەرنجی ئافرەت ڕاکێشە، وەکو نێرینە، وەکو نێرینی هەموو گیاندارێ حەزی بە سەرنج ڕاکێشانی ئافرەتە، سەرنج ڕاکێشانی مێینەیە. ئافرەتی غەزە پیاوەکانیان بۆ کوێ هانەیە و ئافرەتی شوێنی تر پیاوەکانی بۆ کوێ هانەیە. ئێمە بێ منافەسە بکەین لەسەر جۆری گۆڕینی خان و وانێ جۆری سەیارەکانمان بۆ کوێ گەشتکەین، چی بکڕین، ئەم وینە لەکوێ بین. تەبعەن تۆ هەموو لە ئێمە هەوڵەیە خێزانی و دایکی و خوشکی و کچ و ئەمانەی ڕازیکە. بەچی ڕازیەکە؟ ئێمە هەوڵ ئەم شتانەیە، هەموو خەریکە هەوڵ ئێمانین، چونکە ئێمە ئەمانەوێ ئەمانەی خۆمان ڕازیکەین. بەس خوشک و دایک و کچ و ئافرەتی غەزە پیاوەکەی ئەوێ بە شەهیدی، وەکە شەهیدە بێ ئاهەنگی بۆ گەڕێ، وەکە شەهیدە بێ شانازی پێوەکە. یعنی دەفعێکی ئەم پیاوانەی کردووە پیاوی غەزە بۆ ئەوەی سەرنجی ئافرەتەکان ڕاکێشێەوە، بۆ ئەوەی سەربەرز بێ لە ناو خوشک و دایک و کەسوکاریە، ئەبێ گیانفیدا بێەوە بێ شەهید بێ. زۆر فەرقەکە خۆ ڕازیکردنیەوە وانی بەس دەفعەکە. و ئەمە پەروەردەی پێڵێ، ئەم ئافرەتانە ئەمڕۆ پەروەردە نەبوون، ئێمە ئەمڕۆ ناسیمانن. ئەمە بەرهەمی 100 ساڵە لە ڕابوونی ئیسلامی لە جیانە، بە تایبەت لە ناو شاری غەزە. هی سەردەمی پێش ئەحمەد یاسینە و هی سەردەمی ئەحمەد یاسینە و هی هەموو ڕۆژەکانیان. بەرهەمی ئەو قورئانەیە کە مامۆسا باسی کرد، ئەو قورئانەیە کە ئەم دەستگایە بۆ بە خزمەتکاری. چونکە هەموو غەزە، هەموو مزگەوتەکانی مرکزێکی تەحفیزن وەکو ئەم دەستگای جەنابە. هەموو غەزە و هەموو مزگەوتەکانی مرکزێکن بۆ پەروەردەکردنی کچان و کوڕانی ئەو شارە. ساڵێ نییە، دوو نییە، دە نییە، یەک جیلیان ناوە هێناوە. سێری ژمارەی قورئان لەبەرەکانیان کە لە ئافرەتان لە پیاوان لە ناو مجاهیدەکانیانە. کەواتە قورئان مرکزی ئەم پرۆسەیە کە پەروەردە مرکزەکەیەتی، لە ناو پەروەردەیشە ئافرەتان مرکزەکەیەتی کە مناڵەکان ئەوان پەروەردەیەکەن، کە مێردەکان ئەوان هانیەیەن، کە ئەوانە بن بە جێگەی شانازی. ئەمەیان دروست کردووە. ئێستا ئەوەش هاتووەتە سەری خۆیان ڕاستەوخۆ شەهید دەکرێن ئافرەتانێوێ. یعنی بڕوادانە بێ لە لای کۆمپیوتەرێکی زایۆنی لە پیاوەکە زیاتر مستەهدەف ئافرەتەکەی نایشارنەوە. حاقامەکانیان ئەڵێن کاتێک ئافرەتێکە کوژی دایکێکوت کوشتووە کە مناڵی ئەبێ و ئەم مناڵە سبەینێت شەڕی ئەمەکە. ئەسڵەن بە تیشێت لەسەر لۆگۆ نووسیوانە لەسەر جلی قەناز بەدەستەکانیان دایان ناوەڵێ کاتێک حامیلەیەک شەهید دەکەی، کە حاتێ حامیلەیە ئەکوژی تۆ بەجارێک دوو تیرۆریستێک کوشتووە. چونکە ئەم کە ئەکوژی مناڵێکیش کوشتووە، مناڵەکەش کە ئەکوژێ کەسێک کە لە دایکە بێ سبەینێ شەڕمان لەگەڵاکە ئەویشە کوژ. یعنی ئافرەت ئێستا چووەتە ڕیزی یەکەمی جەنگەکەوە لە غەزە. وەلای ئێمەش حەلەکە هەر لەوێەوە بێ ئافرەتانی ئێمە پەروەردە بنەوە، چونکە ئەوانن ئێمە هانێن بۆ کوێ. تۆ ئێستا هەموو ڕۆژی ئافرەتێک بێتەوە دک قسەت لەسەر بکاکە ئەوەکەی ئیشەیەکەیت و ئەوکەی مەوزوعەوە ئەف خەڵک چیەکە و هات خەڵک چی گۆڕی، بە تەئکید دەگۆڕی، بە تەئکید کاریگەریە بێ لەسەر. ئەی بەعەکسۆ بێتەوە بۆ ماڵەوە و تووڕە بێ بڵێت تۆ کەی پیاوی لە ماڵەوە دۆشتی و خەڵک ئاوای لێیە، یەڵا وەرە چیمانێ وەرە با بیبەخشین، یەڵا وەرە چی. یعنی تۆ دەفعەبی، تۆ بەیەزەبی، تۆ جورئەتی بەخشین و جورئەتی ئیشکردن ئەبێ. ئەم پەروەردەیە چی بکردووە؟ ئیسا ئەوان مزگەوتەکانیان لەگەڵ قورئان کراوە بە میحوەری ئیشەکە. و بڕواتانە بێ هەر چی قسەی ئامانەی ئەمەیەکەین بەقی یەک ئایەت دیتێڵی ناو ئەم مەوزوعە حەل ناکە. بۆیە ڕاستەوخۆ چوونە دەناو قورئانەکە، ڕاستەوخۆ لە ناو مزگەوتیشە. خوای گەورە و دەرفەتەی پێبەخشین کە توانیان شاری غەزە یەکلا بکەنەوە و بە فعلی زودنەوەی حەماس ئیدارەی بکە، وەکو ئەفەرمون و ئەوان موسڵمانانە ئەڵێن خۆیان وەلی ئەمری غەزەن. لەوێوە هەموو مزگەوتەکان، هەموو ئافرەتان، هەموو مناڵەکان و قورئانیش کراوە بە سەنتەری ئیشەکە. ئاخر هەرەوە نییە کە لەو پەروەردەوە تەسکیەی نەفس دروست بووە. ئێستا ئێمە هەموو جورئەتێکمانەوەی مەسەلەن شتێکی کەمە بەخشین، ئەی بێنە بەرچاوی خۆت لە ناو غەزەیە
ئەلەژێر ئەم بردومانە گەورە قورسەیە بەم برسیەتیە ئۆفەرێکت هەیە 18 مانگە بەردەوامە بەس شوێنی دیلێکمان پێنیشان بە بەس شوێنەکەیمان پێ بڵێ کە لەکوێیە 5 ملیۆن دۆلار خەڵاتەکەیەتی خۆشت و کەسوکاریشە بە سەلامەت دەبێت لە هەر شوێنێکی ئەم دنیاە بۆ خۆتان بژین. ئەوە چییە و خەڵکی ڕاگرتووە کە لای ئێمە خەڵکە بینین بۆ 200 دۆلار خەڵکە کوژوانێ بۆ پارەیەکی کەم پەلاماری خوا و ئیسلام و مسلمانانە و خیانەت لە میلەتەکەیەکە و خۆی ئەفرۆشە بە جاسوسی ئەم وڵات و جاسوسی ئەو وڵات. ئەم جیاوازیە چییە؟ ئەو تەسکیەی نەفسە ئەو پەروەردەیە ئەو قورئانەیە کە لە غەزا گەورە و بچووکە لە خزمەتیایەتی کە تەسکیەکی نەفسی وایان بۆ کردوون پارەی دنیا و 5 ملیۆن وانە هیچ نەبێ بەلایە چاوی ڕێک لە بەهەشت بێ و ئەمەش ڕێگە ڕاستەکەیە. قورئان بە تەسکیەی نەفسەوە بە چاوبڕینە بەهەشت. چیرۆکە قورئانیەکان بەو ئاەتانەی مامۆساوە باسی کرد هەموو چیرۆکە قورئانیەکان بووە بە بەشێک لە مەلەکەی پەروەردەبوونی ئەو جیلە هەر هەموو ئەکوژرێن و ئەسووتێنرێن ئەسحاب الأخدود لە بەرچاو هەموو دنیا پیانە لە ئەڕوا هاتن بۆتان و ئەڕۆڵات لە ناوتانە بن بەدر و خەندەقی لە بەرچاو ئیمانی پێی زیاوە نەک بێ بترسی لەبەرەوە هەموو چیرۆکە قورئانەکان ئەبینن ئەسحاب الكهف ئەبینن هەموو ئەبینن و لە چاوی قورئان و هەموو دنیا ئەبینن بۆیە بەرچاویان ڕوونە. سێری ئەو خەڵکە بکەن کە لە قورئان و سێری وەزعەکە ناگا چەند شپرزاوە چەند قەلەقە چەند هیچی بۆ ناخوێنرێتەوە. پەروەردەی جەستەییان هەر لەو قورئانەوە هەر لە سیرەتی پێغەمبەری خواوە ئەوان هەمویان لە پەروەردەیەکی جەستەیی و لە تەدریبی جیهادا بوون کە هەموو گەنجی غەزە لە تەمەنی ئیعدادیانەوە تەدریباتیان پێکراوە و ئیسە سوپایەکیان هەیە چەند ئەندامی مجاهیدی قەسام شەهید کراوە بەقەدەر ئەو ژمارە لە ناو هەموو ئەو گەنجانەی کە پێشتر تەدریبیان دیوە جارێکتر لیان هەڵبژاردوونەتەوە. یعنی ئەتوانی بڵێ ئێستا وەکو خۆیەتی ژمارەکە 7 ئۆکتۆبەر چەند کەس بوون ئێستا ئەوە نەن هەرچی شەهید دەبێ لە خەڵکی تر هەڵەبژێرنەوە کە پێشتر ئامادە کراوە تەسکیە کراوە پەروەردەی کراوە و بە شانازیەوە ئامادە بۆ لە ڕووی جەستەیەوە ئەچێتەوە مەیدانی خۆی. بەقەدەر هەمووانە گرنگتر بریتێ لە ڕێخستن هەر ڕێخستنی ئام کۆڕ و کۆڕبەندە ئەبێت چەندێکی پێچوو بێت مانوبوون و ئیدارە و وەرە و بڕۆ و ئەم قسانە ئەو ڕێخستنەی کە ئەزانن ئێستا تێگەشتن کە بۆچی ئەو هەموو دژایەتی ئەگرێت تەنانەت بە بەرگی دینیەوە هەموو کەس خەریکی ئیشە بە ڕێکخراوی بەس مسلمان نابێ بەیەکۆ بێ مسلمان نابێت چواریان بەیەکۆ ئیشکەن مسلمان نابێ ئینکرد بۆ ئاوە ڕۆیە کە لە غەزە ئیشێک هەموو سەسەری ئەو 2 ملیار مسلمان هەیە لەسەر زەویە 1 ملیاری کاکە بە ساق و سەلیم دەرچێ باشە کوان چونکە ڕێکخراونین چونکە ئاڕاستەکراونی و بەقەدەر وزەی چەند هەزار کەسێکی ناو غەزە کاریگەریەکە ئیسە نییە لەسەر ڕووداوەکان بەڵام ئەو یەکێ لە سیفەتەکانی بچێت لە ڕێکخستن بۆیە هیچ دوو دڵ نەبن لەوەی کە بەشێ بن لە ڕێکخستنی هەر مسلمانێک بۆ هەر کارێک لە کارێکی ئاوا قورئانی و پەروەردەیە لە کارێکی سیاسیە لە کارێکی ئەوەی کە لە کۆمەلگا ئەگوزارێ ئیلا مسلمانانە بێ بەیەکۆ بن و ئیلا شتەکانی نەبێ بە ڕێکخراوی بێ سەر و گەورە و بچووک و ئەمر و نەهی و ئەوەی تیابێ و ئەوەیشە لێ ئەترسن مسلمانان ئەوەی ڕێک ببێتەوە ئیشەڵا دڵخۆشی گەورەتر ڕۆیە. پەروەردەکراون لە ڕووی فیکریەوە کە ئەبینن چۆن لە ڕووی دوژمنە کەس نییە بەقەی ئەوان بەهێز و دڕ و توند بێ کەس سەسێرکەن ترەمپێ بۆ گەورەیە توانێت بەرامبەر جوولەکە قسە بکە ئەو هەموو فسفسفاڵەوانی لەسەر ئەم زەویایە جورئەتەکەن بەرامبەر زاوێنی 1 کەلیمە قسە بکەن هەر بڵێن کاکە ئەم تاوانە و مەکە ئەم مناڵ مەکوژە زۆر ناوی زل و حیزبی زل و دەوڵەتی گەورە گەورە لە منتیقە گەورە لە جیهان نابینین جورئەت ناکە 1 کەلیمە بەرامبەر زایۆنی بڵێ ئەم مشتە مسلمانە نەک کەلیمەیە گەڵێن بە زایۆنی بەڵکو زیاد لە 20,000 لە سەربازی ئەم زایۆنیان لەت و پەت کردووە کە نایە بە عەقڵی کەسە کەس جورئەتی ئەم شتە ناکە هەر لەو حاڵەتا کە بەرامبەر ئەوانوان سێریکار ئەم مجاهیدە هەر ئەم مسلمانە کە ڕوە کات و ئیماندارەکە چەند نەرمونیانن لەگەڵ یەکە
چەند بە احترامن لەگەڵێکە کە چەند نابینن ئێوە مجاهیدێکی غەزە برایەکی مسلمانی تەکفیرکە قسەیەکی زبر بە مسلمانێک بڵێ لەو دیۆ چۆن جوولەکە ئەگوژێ لەم دیۆ چەند نەرمونیانە بەرامبەر بە ئیمانداران کە ئەمە سیفەتی قورئانی ئیماندارە هاچ کەستان بینی ئەمەی عکس کردەوە لە هەڵاژی جارێ پێش هەموو شتێ دڵی خۆمان خۆشکەین کە ئەسڵەن لە کوردستانە کە قەراری بۆ درابوو تەنانەت قورئانەکانیش بە حوشترا ببرێتەوە بۆ عەرەبستان بە حسابی خۆیان جەمعی ئاوا لە کوچە و کۆڵان و شارەکانی ئەم وڵاتە وجودی هەیە و بە منەظەمی و بە پەروەردەکراوی و بە ئامادەیی و بە 18 مانگیشە لە خولێکی نێودەوڵەتیان لە ئیمان لە عەقیدە لە جیهاد لە سەبر لە تێگەیشتن لە ئەسڵی مەوزوعەکە پێویستی بە شەرح نەبووە پێویستی بمن و مامۆسا و هیچ کەس نەبووە بێت بۆتان شەرحکە هەر هەموو وەکوێک بەشداری کردەوە جوان لە مەوزوعەکە تێگەشتووە ئەزانەیە بێ خەریکی چی بێ و چی گرنگترینە و دوژمنە سەرەکیەکانمان کێن و چی ئەولەویەتی کارمانە بێ لەبەرەوە زۆر دڵخۆشین ئێمە بەشێکین ئەسڵەن سوپاسی خوا بکەین نیسبەتێک لە ئازادیە ئەتوانین ئەم ناخێ خۆمان ئەوە بە ئازادی دەرببڕین کە ئەمە سوپاسی خوای ئەوێ پێش هەموو کەس کە هەر ئەم جوملانەی ئێمە نەگاوە لە کۆڕێکی ئاوا و لە شوێنێکی ئەوە مبارەک و دەستگایەکی ئاوایە لە دڵی خۆیان لە یەک کەلیمە لەمەی وتبەی سەر لە زۆر لە وڵاتانی ئیسلامی ئەبێ بچێتە سجن لەبەرەوە ئێمە لە شوێنێکی باشی ئەم وێنەی گیانین کە بریتێ لە هۆشیاری بریتێ لە ئامادەی بریتێ لە پەروەردە خوای گەورەیش بۆ هەر تەوقیتێک هەر ئەرکێکی خستە سەر شارمان بە پێ و شوێنە لە ئەرکمانەوەی ئەم بەیانی ئەم حقیقەتانە بکەین بەردەوامە بین لەسەری ئەسڵەن کەس ئێستا جورەت ناکا بە حەماس بڵێ تیرۆریست نییە و مقاومەیە کەس جورەت ناکا بە ناتوانەوە بڵێ تۆ تیرۆریست و مناڵکوژی یعنی زۆر شتێ بەڵام اینجا چیش ئەکرێ من نازانم چونکە هەموو شتێک شەرنێ بە ئاشکرا بوترێ من ئەوەم کرد و من ئەوە ئەەکەم و من خەریکیەوەم و ئەوڵ وەختی خۆی سنوار ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرموو دەوڵەتێ بە ئاشکرا پێی خۆشە باسیشیکەین کە هاوکاریمانەکە چەند دەوڵەتی ژێ ئێمە ناتوانین باسی بکەین مەگەر دوای کۆتاییاتنی ئیسرائیل بڵێن کام دەوڵەت و کام دەوڵەت هاوکاری کردوین ئەسڵەن من چۆن بزانم سیسی کە لەویایە چونکە مەسلحەتی استراتیجی ئەمنی قەومی پێویستی بەوەیە ئیسرائیل غەزە کۆنتڕۆڵ نەکا و نەبێ بە هجووم نەکات چونکە دوایە و سینایە بڕواکەن سینا مقەدەسترە لە لای جوولەکە تا غەزە هەم غەزەر مەوزوع نییە غەزەر ڕێگەیە کە لێەوە بڕوا بۆ سینا و کێوی توور و ئەوانە لەبەرەوە نازانی چێ هاوکاری کردوە نازانی چێ نەیکردووە نازانی چەندێک کراوە نازانی چەندە پێویستە بگرێ بەڵام بینە سەرەوەی ئێمە گلەیی ئەەکەین لە هەر هەمووی کە هیچ کەسێکمان لە خۆمانەوە تا ئەوان هەش کەسێکی تر لە ئاستی مەسئولیەت و گوڵی حاڵەتە ئینسانی گەورەکان نین ئیتر چەندێکە نازانم ئایا ئەسڵەن من و تۆ ئەگەر لە جێ ئەوان نابووینە ئەوەشمان نەتوانی بکەین خۆجاری وایە ئەمەوتان لە وڵاتێکی ئەو هیچ مەسلحەتێکیشمان نافەوتێ خەریکی حەزەرکردن و خۆپاراستن و خۆهینکردنین کە ڕەنگە تۆ سەرۆکی دەوڵەتێک بوویتایە بۆ پاراستنی ئەو دەوڵەتە بۆ ئابووری ئەو دەوڵەتە کە ئیسە سراعێکی گەورەی اقتصادی هەیە و سەربازی هەیە و ئەوانە نازانی چۆنە معادلەتەکان ئەوە بەجێ بێڵین ئیش تەرکیزکەینە سەر خۆمان من وەکو تاکێک چیم کردووە و چیم پێکرێ چەندێک دەتوانم زیاتر بکەم لەمە وەکو فەرمووت چەندێکی تر دەتوانم خەڵک ئێوێ ئێمە هەر باسی نەگەین ئێمە بڕیار بین غەیری غەزە باسی شتێ نەکەین هەموو ژیانی خۆمان ئەچی بۆ سەیران ئەچی بۆ گەڕانچی بۆ ماڵی برادەرە چی ژیانی ئەساسی خۆت واز لێبین لە فەیسبوک تەنها باسی بێ بە باسی لە غەزە یا چی ترمان پێکرێ لە ڕووی جیهادی ماڵیەوە زیادیکەین باز بێنی لە گلەی ئەوانیان ڕێنماییکردنی خەڵکی غەزە کە چی بکردایە باشە و چی نەکردایە بەڕاستی ئەوانە مەوزوعی سەربازی و ئەمنین ئێمە هیچی لێ نازانین ئەوان چی بکەن باشە و دیل چی لێ بکەن و چی لێ نەگەن و بەجێ بێڵین بۆ خۆیان سەلماندویانە 18 مانگە کە کەس وەکو ئەوە ناتوانێت بکە بە عەمەلی سەلماندویانە ئەجا ئێستا بۆ نمونە کابرای بەڕێوەڵام ئەم دیلەمان لەسەرم سەربانە دانا قەسفی بکەن ئەویشە کوژرێ ئێوە تەسلیمیەکەی بۆ چونکە دوای ئەوە کۆماندۆز دا ئەبەزێنەتە مەنتیقەکە و دیلەکەی خۆشیە باتەوە لەبەرەوە ئێمە نازانین چی باشە بەجێ مانێشتۆ و تا ئەم دەقەش باشترینیان کرۆ ئێوە ئاگربەستێک کرا باشە هەمومان تەسەورمانە کرد دوای ئەم ئاگربەستە ئەوەنە متابعەیان کرد بە ئەجیزە و بەین دوایی بزانن دیلەکان لەکوێن زانیان ئێمە گەورەترین شکستی ئەمنیە لەسەر زەویان ڕوویاوە بەس چونکە بێحیا و بێشەرمن نایەنەوە لە ڕووی خۆیان ئێمەژی ئەعلامێکی ئەوە بە هێزمانیە ڕسوایان کە کاکە هیچ نا سارێکی ڕەژە بۆ مجاریانێنە
کە لەم قاعە جێی نابێتەوە باشە کوا لەکوێ بۆ نای دۆزنەوە هەرو سیارە بدۆزنەوە دیلێ نا سیارەکەش بۆ نادۆزرێتەوە کەواتە ئەمانە منزومەیەکی ئەمنی بەهێزیانەیە لە شارێکی بچووکە معجزەیان دروست کردووە بەس دوعایان بۆ بکەین پێمانەکرێت پارە ببەخشین چیمان پێکرێت بۆیان بکەین ئیتر نەسیحەتیان بکەین نەن بڵێن گلەیی لە فڵانی تر بکەین و لە فیساری تر بکەین چونکە من نازانم ئەوی تر چی کردەوە ڕەنگە ئیسا من قسەی زلەکەم وانیە بەس ڕەنگە زەلامێک کە من هەروە بزانم خەمی غەزەش ناخوا 2 ملیۆن دۆلاری ناردوێ من چوزانم لەبەرەوە نابێت کەسمان گلەی لە یەکێکی تر بکەین کەسمان ڕێنمایی کەسێکی تر بکەین بەس خۆمان مەسئولیەتی ڕووی تێکردوین بە شخصی بەس هەوڵ بین خوا ڕزگارمان کا لەمە یعنی لەم تاوانە ڕزگارمان بێ و ئیتر کەفارەت بین بە پارە کەفارەت بین بە کاتمان کەفارەت بین گلەیش لە کەس ناکەین نازانم چونکە ڕەنگە ئەو شتێکی کردبێ ئەسڵانە بۆ تۆی باز ناکە پێویست ناکە لەم دەقا بۆ تۆی باسکە جا شتێک بۆی بزانی هەڵەیە ئەبێت تەعمیمیکەی بۆ نمونە ئیسا درۆکردن ئەگەر بەس ئینسان بۆ خۆی بکردایە خۆی هیچ عیبێکیان نییە درۆەکەیت و مەسلحەتێ بەدەزێوانە بەڵام کە تەعمیمێک اینجا زانی هەڵەیە کاتی هەمومان لەگەڵ یەکات درۆ بکەین شتەکە زانی هەڵەیە بۆ نمونە ئەم مەوعیدەی ئەم ڕۆژەوە کەوتومانە دوای بانگی عیشا بە یەکەوە بین وتومە بەسەر چاو منی ژیام مامۆستا شتێکی بەسەر چاویام تۆ ژووتە بەڵام هەر یەکەمان من هەر بەڵام بابەت کەی مشکلەیە ئەویتر بڵێ وەختێ زانی تەواوتر ژیان نامێنێ هەمووی درۆ بکە شتەکە تێکەچێ بەس ئەگەر یەک کەسمان درۆ بکەین ئەیبینن ئەو کەسانی بۆ خۆیەکە سوودێکی لێ بینێن کاتی ئەم شتە تەعمیمەکەی اینجا زانی چەند هەڵەیە ئەم قسەیە ئادەی ئەڵڵا هەمومان هاوسۆزی ئەوەین کە تەقەن خەڵکی زۆرمانەیە لە کوردستان هاوسۆزی ئەوەیە کە لە ئەوە پێڵێن ڕۆژاوا ڕوایە ئادەی بزانین چەند ملیۆن کورد کەوتە ڕێچوو بۆیە مادەم هاوسۆزی ینی مادەم هەرەوە نە هاوسۆزی ئەبێ بچی بۆیە ئێمە هەمومان هاوسۆزی یابانی لە یەرۆشیمای دژی ئەمریکا هەمومان چوون بۆ ئەوێ ئەم تعبیرە ئەم هەستەی تەبەن ئەمە ئەوکو جەناب باشێکی ئیستیغلالکردنی کوڵەی ناشارەزای عامەیە بەشێکی ئەوەیە کە ناوێ قسە بکەی ئەوێ شتەکەت بچوو کاتەوە تۆ ئەم هەموو مسلمانە ئەڵێ قسە مەکەن چونکە بەس بەو قسەکردانیشەوە تێک چووە بەس بە گەیاندنی دەنگە حەقەکە تێک چووە ئەڵێ قسە مەکە بڕۆ بۆ شەڕ لە کاتێکا درۆ گارە و ڕۆژەی سیلاحەکە وەڵگرت پێدەڵێکی پێدەڵێت تیرۆریست و یەکسە خۆشی تەلەفۆنەکە بۆ ئاسایش دەڵێ تیرۆریستێوەدا لە گەڕەکەمانە اینجا بۆ کوێ بچین بڕوا بکەن غەزە پێویستی بە یەک کورد نییە لەبەرەوە هەر لە ئیسۆ ئێوەش نە ئێوەش خەفەت خۆن و نە ئەوانیش دڵیان خۆشکەن یەک کەس لێمە ناچین پێویستیان بە کورد نییە بۆ ئەگەر باسیش جەنگاوەرە خۆیان ئێستا هەموو گەنجێکی فەڵەستینی و ناو غەوزە چەکی هەڵ نەگرتووە ڕێژەیەکی دیاریکراویان چەکدارە و ئامادەی و هێشتا لە شەڕانێ و بەپێی جەدوەلی خۆیان چالاکیە نوێنێن دوو ئەگەر قەرار بێ دەواازەکانی ئەم شارە بکرێنەوە و مجاهید لەسەر تاسەری زەویەوە بڕوا بۆ ئەوێ بڕواتانە بێ تا ئێمەی کورد هەڵەسین لە خەو پڕ بۆ لە سعودی مجاهید پڕ بۆ لە میسری مجاهید پڕ بۆ لە سووری مجاهید پڕ بۆ لە تاجیکی مجاهید پڕ بۆ لە ئەندەنووسی مجاهید پێویستی بەمەنیە تۆ مزایدە بکەی بەسەرێکی داچێک ئەویترا خاڵتان خاوکەنەوە ئێمە ئەرکی ئێمە ڕۆشتن نیە بۆ ئەوێ و ئێمە سەنگەری کوردستانمانەیە کە پەروەردەکردنی خۆمان و مناڵ و کۆمەڵگەی خۆمان و خزمەتی میلەتی خۆمانە چیترمان پێگرێ ئەوەی کە فەرمویان باشترین چەکی ئیماندار کە دوعایە جیهادی ماڵ کە ئێمە بەڕاستی ئەتوانم بڵێم بەخشندەیەکی باش نین لەو بوارە لە زیادە ئەبەخشین هێشتا دەستمان نەبردۆ بۆ ماڵ و مڵکمان بیبەخشین هەمووی لە بەشێ لە زیادەمان ئەبەخشین کە ئەوە بەخشندە نییە لە جیهادا ئاەتێکی مجارە بە هەڵاوترە وەلا تولقوا بأيديكم إلى التهلكة ئەو ئاەتە لە سیاقی بەخشین بۆ جیهادا وتراوە ئەگەر ئیماندار ئەوێت هەمومان تیان نەچین بە دەستی زایۆنی ئەبێ بێن ماڵەکانمان ببەخشین چونکە ئەو ئاەتە باسی بەخشینی جیهاد دەکە ئێستا ئەگەر هەر یەکێک لە ئیمانداران لە ئێمەوە بۆ دەوڵەمەندەکان لە 0.5 ماڵمان ببەخشین لە 0.5 بۆ منە مڵک و ماڵی من هەمووی حساب بکەم ئەکاتە 10 دەفتەر هاتووم لە 0.5 ماڵم ببەخشم کەسێکی تر ماڵ و مڵکەکەی 10 ملیۆن دۆلارە یەک لە 0.5 ببەخشێ ئەگەر هەموو ئەو موسڵمانانەی هەن لە 0.5 ببەخشین ترەمپیشی پێکڕین شەڕەکەیشی پێ یەکلایەکەینەوە زۆر معادلت ئاو سیسێکە بۆ پارە قەریکی خۆفرۆشیە توانی ئەویشی پێ بکڕین چونکە ملیارە دۆلارەکە ئێمە هێشتا بە تەواتی نەمان بەخشیوە و ئەگەر نێش بەخشین تووشی ئەو تەهلوکە بین کەیسە تایە بووین
یەک مشت پارەی مەزبوط بەخشراوە لە غەزا و بە مەزبوطی سەرفکراوە سێر کە معادلەکە چەند گۆڕیوە. بۆیە ئێمە ئەرکمان بریتێ لە دوعا، بریتێ لە بەخشین، بریتێ لەو جیهادەی کە ئیسەتیاین کە جیهادی منافقینە. ئێوە زانن جیهادی منافقین کە مامۆستا ئەزانێت جیهادی منافقین هیچ پەیوەندی نییە بە کوشتنەوە و هیچ باسی چەکی تیان نیە. و لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمری پێکراوە جاهید الکفار والمنافقین، بەس خۆ نەچوە یەک منافق بکوژێ و منافقێکیش تا ئیسە نەکوژراوە. جیهادی منافقین ئەو جەنگەیە کە ئێمە تیاین، ئەو هەموو ورتەی منافقین کە یەکێکیان بریتێ لەو قسانە بۆ ناچی، بۆی ناگەی، بۆ چەگەڵ ناگری، تو تەواوی ئەو جیهادە بەردەوامکەن و دڵنیابن ئەو هەواڵانەی ئێوە بەردەوام ئەیڵێنەوە و نەتانێشتووە 18 مانگە سەر زەوی بێجگە لە خەبەری غەزە هیچ خەبەرێکتر بێ بە یەکەم، ئەو جیهادە بەردەوامکەن، ئەوان تیایە عەزیەتە خۆن و ئێوە تیایە براوە بن ئینشەڵڵا. لە کۆتاییدا دووبارە بەناوی ئەنجومەنی باڵای دەستگای لەکردمە و بەیان لە دەستەی کارژێر نووسینگی دەستگا لە هەولێر زۆر بە خێراتیان لایەش دەکەین، بە تایبەت هەردوو میوانی بەڕێز کە ئازیەتیان چێشا بە پێشکەشکردنی بابەتەکان، بەڕێزان دکتۆر عەبدوڵڵا حەداد و مامۆستا یەحیا نەوزەر کە بەڕێزیان ئازیەتیان چێشا بە شاری سلێمانی تەشریفیان هێنا لە بۆ بابەتەی کە تەقدیمیان کرد. دووبارە دەستێم لایەش خۆش بووین، یاخوا بەخێر بێن، خۆشحاڵ بووین. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.